خۆشەویستانم لە شوەیەکرد ئەم کاتتان شادمانم لاڵقەیشی نوێ بەنامەکەتان بەردنامەی تەندروستی و ژیان بە دیداری بەڕێزیتان شادنەمەوە. تەورەی بەرنامەی شۆمان تایبەت کردووە بە بواری دان. لە بواری دانیشە کۆمەڵی لایەن هەیە کە بەگشتی ناتوانێت هەموو لایەنەکانی باسکرێت، چکە ئەمڕۆ بۆی ئەو گەشەک پێکردنەی کە لە پسپۆڕێتەکانی بواری دان و ئەو وتبوونەوە بە بوارەکانی دانا کۆمەڵی لە قوپۆپی زۆر گەورە دراوە بە چارەسەرەکانی ددانە وەکو ساڵانی زۆر کۆن نەماوە کە یەکە بتوانێت هەموو کێشە و گیرگرفتەکانی دان هەڵکا بەڵکو لەبەرەوەی ئاستی زانستی زۆر پێشکەوتووە وتبینی و پسپۆری زۆر بداتۆتەکایەوە کە هەچ کەسە و یا هەر پزیشکە و یا پسپۆڕە لە بوارێکی تایبەتی بوارەکانی دانە کار دەکات. ئەمە خۆجگای خۆشببختیە بۆیە سەکەوتنی گەورەتر بەدەستێ ڕۆژ بە ڕۆژ و چارەسەرکردنەکانیش بۆ ئاکەمە ڕوات کە هاوڵاتیان زیاتر پێ مرتاحتە بن. لە تەورەی شەی بەنامەکەمانە ئەمێ باسی لایەنێ بکەم لە لایەنی دانەیش بیتێ لە دان لە مناڵانە یا دان لە کۆپەرە و مناڵانە. ئایا ئێمە هەمووان دەزانین کە کار و فرمانی دان بیتێ لەوەی کە سەڵای کاری هەرسکردن و خواردن کە بەشداری لە هەرسکردن و خواردنەکە، بەڵام ڕوویەکی جوانی ژەر بەخشێ بە مناڵەکە یا بە کەسەکە. هەمومان حەزەکەین کە مناڵەکەمان زوودانی بێت کە دانەکانی هات شێوەیەکی جوان بیا بە مناڵەکە، ناوێنن دانی مرواری و کۆمەڵی سیفاتی جوانەیە بە مناڵەکە. ئەمانێت ئەو دانە تووشیەوە نەبێت کە ڕەش ببێتەوە، ئەو دانە تووشیەوە نەبێت ئازاریە بێت. هەنێک جاریش گومان لە کۆمەڵە پرۆپاگەندە یا کۆمەڵەیە زاراوا بێت ئەڵێن ئەم مناڵە بۆیە تایدیاتوە یا بۆیە ئاستی ئازاری ئەوەی هەیە لە بەرەوەی دارین دەریا. ئایا ئەمانە کۆمەڵشتی تریژ لە ئایا ڕووی زانستیەوە ئەمە تۆ بڵێ ڕاست بێت یا ئەگەری کەسێکمان تووشی ئەوەی بوو لە مناڵیەوە بزانین دە چ کاتێکە پارێزگاری لە دانەکانی بکەین. ئێمە وا ڕاتوە دەداشتن و ددان پارێزگاریکردن لە دانەکان نەریتێکی نوێیە لە کۆمەلگای ئێمەیە. ساڵانێکی زۆرە خەڵک نازانێت بەوەی کە بزانێت ددانەکانی مناڵانیش پێویستی بەپاکردنەوە هەیە. ئەمانەوە لە تەورەی بەرنامەی ئەم شەومانە بەو شێوازە باز لەو گرفتانە بکەین کە تایبەتە بە ددان یا ئەو ڕێگا خۆپارێزانەی کە تایبەتە بە ددانی مناڵان. بۆ دوعاندن و گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرەیە بە پێویستمان زانی میوانداری بەڕێز دکتۆرە ئاڵگوست ساڵح جاف، ماستەر لە پزیشکی ددان لە وڵاتی بەریتانیا و دیپلۆمی باڵا لە پزیشکی ددانی کۆمەڵگا لە کۆلیژی شانەی نەشتەگارانی بەریتانیا. سەرەتا بەناوی ئەوەی بەڕێز و بەناوی بەرنامەکە بە خاتنی کاک دکتۆر دووتەکەین بەخێوی سەرچاوان. یەخوا بەخێوی سەرچاوان. شەوتان باش. خۆشویستانەکەم. خۆشەویستان، پێشەوەی لەگەڵ کاکتۆرەوەدا باسی ئەو کۆمەڵە لایەنە بکەین کە تەورەکەی شەمان پێ ڕازانەوە، با بەیەک وەسەری ئەو ڕاپۆتە بکەین کە هاوکارانم بۆیان نامەدەکردوین، دواترینەوە سەر ناو تەورەی بەرنامەکە فەرموو لەگەڵ ما بن. ددانەکان بەشێکی گرنگ لە جەستی مرۆڤ پێک دێنن بەهۆی ئەو کارانەی کە ددانەکان جێبەجێ دەکەن، هەروەک خواردن و هاوبەشی لە پرۆسەی گفتوگۆکردن و جوانی و ڕێکی دەموچاو. لە منداڵیشدا ددانەکان پاش دەرهاتنیان کێشە و گیرروگرفتی تەندروستی خۆی هەیە، هەر لە ڕووی ددان دەرهاتن و خواری ددانەکان و کەوتنی ددانەکان. بەڵام کێشێکی تر لە ددانەکانی منداڵان بریتە لە کلۆربوون و ڕەشبوونی ددانەکانیان. کلۆربوونی ددان بریتە لە داخوران و داڕزانی بەشەکانزایەکەی ددان بەهۆی کەڵەکەبوونی بەکتریای زیان بەخش بۆ ماوەیەکی زۆر لەسەر ڕووی ددانەکان و بارمەتی هەندێک جۆر خواردن. هۆکارەکانی کلۆربوونی ددان: یەکەم، کەڵەکەبوونی بەکتریا لەسەر ڕووی ددانەکان. دووەم، مانەوەی خواردن لە ناو دەمدا. سێم، کات، واتە کاتێک بەکتریاکان لەسەر ڕووی ددانەکان کەڵەکە دەبن بۆ ماوەیەکی درێژخایەن. هەندێک جۆری ئەو خواردنانش کە مرۆڤ دەیخوات و لە ناودەمدا دەمێنێتەوە و دەترشێ و دەبێتە خۆراک بۆ شەلاکردن و زیندوهێشتنەوەی ئەو جۆرە بەکتریانە. بۆیە ئەو بەکتریانش کە نووساون بەڕووی ددانەکانەوە دەدراوێک دەڕێژن و کار دەکاتە سەر بەشەکانزایەکەی ددان کە پێی دەوتێت ئاج و شی دەکاتەوە و دای دەڕزێنێ و دەبێتە هۆی کلۆربوون. هەموو ددانەکان و هەموو ڕۆکانی ددانێک ڕێک وەکو یەک کلۆر نابن. ددانەکانی پشتەوە لە چاو ددانەکانی پێشەوە زۆرتر کلۆر دەبن، چونکە زۆرتر خواردنیان تێدا کۆ دەبێتەوە. ڕووی هاڕاوی ددان و لاتەنیشتی ددانەکانیش لە چاو شوێنەکانی تری ددانەکانەوە زیاتر دادەڕزێن و کلۆر دەبن. نیشانەکانی: یەکەم،
ئێش و ئازار لە کاتی خواردنی شتی سارد گەرم شیرینی. دووەم بۆنی ناخۆشی ناودەم. سێم ئێش و ئازار لەو کاتانەی کە ددانەکان لەسەر یەک دادەنێن. گۆڕانی ڕەنگی ددان لە شوێنی کلۆری دداندا ڕەنگی مینا یان عاج هەڵدەگەڕێتەوە. لە سەرەتای کلۆربوونە ڕەنگی سپیەکی مەیلە و ڕەنگی گەچە و پاشان ڕەش یان قەوەی دەبێتەوە. چارەسەری: یەکەم بەردەوام شەوان پێش خەوتن و بەیانیان لە پاش هەڵسان دەموددان بە فڵچە و ماجون بشۆرێت. دووەم لە دوای هەموو ژەمە خواردنێک یان شیرینی خواردنێک یان چا خواردنەوەیەک ئەو لە دەم وەربدرێت. سێم 6 مانگ جارێک سەردانی دکتۆری ددان بکرێ بۆ پشکنینی ددانەکان تاوەکو بزانرێت دووچاری کلۆربوون هاتوون یان نا. یەکێکی تر لە کێشەکانی ددانی منداڵان بریتیە لە ناڕاکی ددان. هۆکارەکانی ناڕاکی ددان بە شێوەیەکی گشتی هۆکارەکان بریتین لە: یەکەم هۆکاری بۆ ماوەی لە خێزاندا. دووەم هۆکاری تر وەک کەوتن یان کێشان یان کلۆربوونی ددانی شیری لە منداڵ و زوو چارەسەر نەکردنی ئەو بەشە کلۆری کە دەفەوتێت ددانەکانی تەنیشتی دەجوڵێت و شوێنی دەگرێتەوە. ئەمەش کێشە بۆ ددان هەمیشەکان دروست دەکات. سێم کەوتنە خوارەوە. چوارەم ڕووداوی هاتوچۆ. پێنجەم شکانی ئێسکی بەردەمی گوێچکەکان بە تایبەت لە منداڵدا. خۆپاراستنی: یەکەم نێشتنی مژینی پەنجە لە منداڵدا. دووەم ڕاهێنان لەسەر شێوەی تفق و دان. دایکان و باوکان کێشەی سەرەکیان لەو کاتەدا بریتیە لەوەی چۆن ددانەکانی منداڵەکانیان چارەسەر بکەن و لە ئێش و ئازاری منداڵەکەیان ڕزگاریان بێت. تا ئێستا هاوڵاتیان شارەزایکی تەواویان نییە لەسەر ئەوەی منداڵی شیرەخۆرە دەکرێت دەمی بۆ پاک بکرێتەوە و دایکان و باوکان کەمی هۆشیاریان هەیە لەسەر ڕاهێنانی منداڵەکانیان کە لە تەمەنی 2 ساڵیەوە دەموددانی بشوات تا ئەم کارە ببێتە نەریت و تا تەمەنی هەیە لە بیری نەچێت و خۆی پێوە بکرێت. خۆشەویستانەوەی لە ڕاپۆرتەکەی بیتان بە شێوەیەکی زۆر چڕ و کورت و کۆمەڵی بابەتێک کەڵاو کرابوو یەک بە دوای یەکە دیارەکە ئەوە تۆرەی بەرنامەکەی ئەم شەمانەوەکو سەرەتا ئاماژەم پێکرد بیتێ لە چۆنێتی خۆپارێزی لە دانی مناڵان لە دانی کۆرپەرە لە دانی ئەو کەسێک کە ئێمە پێڵێ مناڵ تا تەمەنی دەکاتە نزیکەی 16 ساڵ لە هەرێمی کوردستانە پێدەوتێ مناڵ تاکو ئەو تەمەنە چۆن ئێمە توانین دارەکانیان پارێزین. ئایا مناڵان وەکو گەورەکان پێویستیان بەوەیە یا هەموو کاتێک بیر لەوە بکەینەوە کاتێککە دانمان کەوتە ئازار و کەوتە ئەوەی کە ئێشی هەبێ ئەنج بیت لە پاکردنەوە لە چاکردن و لە پارێزگاری بکەینەوە. نا پێویستە بەوەی کە دانەکان لە سەرەتای دروستبوونیەوە تاکو و تەمەنەی کە دانەکانەکەوێتویتر لە سەر تەمەنی بە ساڵات چۆکانایە پارێزگاری لە بکەین. بەگشتی بۆ دواندن و گفتوگۆکردن لە سەرتەوەرەکە و کوسەرتا ئاماژەم پێکرد میوانداری بەڕێز دکتۆر گوڵ ساڵاجاف ماستەر لە پزیشکی ددان لە وڵاتی بەریتانیامان کردووە و دیسانەوە بەناوی ئەوەی بەنامە خۆشەویست و بەناوی بەنامەکۆ بە خیاتنی کاکتۆرەکەمەوە کاکتۆرجان ئەگەر من یەکەم پرسیار ئاراسی جەناب بکەم ددانی مناڵ با من لەوە تێبگەین قسەیەک هەیە لە ناو هاوڵاتیانە ئەویژەوەیە کاڵەیەگە مناڵ سەرەتا کە ددانی یەت ئەبێتە هۆی بەرزبوونەوەی تا ئەبێتە هۆی کە مناڵەکە کڕۆز بێت ئەبێت بۆەوەینەوە با پرسیارەکە بۆەوە دەست پێ بکەم زیاتریش سەرەتای تەمەنی چ کاتێ مناڵدانی دەرێت و ئەو نیشانانەش ڕاستە بە دەراتنەوە هەیەیان نییە. بەڵێ سەرەتای دەرچوونیدان لە مناڵەکە بۆ مناڵە جیاوازی هەیە جیاوازی مەرجنیە مناڵێک دانی دەبێت لەو تەمەنەیە ئەویشانە بامان جۆر لەو تەمەنەیە دەبێت نەخێر مەرج نییە کۆمەڵێک هۆکار کاریگەرن لەسەرەوانە باشە کە زانینان بۆ هاوڵاتی ئەوەندە گرنگ نییە بەقەرەوەی کە هاوڵاتی بزانێ مەرج نییە هەموو مناڵێ لە هەمان کاتە دانەکانی بێتە دەرەوە بەڵام ئەوکە بۆ هاوڵاتی گرنگە کە بیزانێت بە شێوەیەکی گشتی لە مناڵانە لە نێوان تەمەنی 5 مانگونیوی هەتا 7 مانگی یەکەم ددانی منداڵ لە شەویلگەی و پووکە دڕێ و دێتە دەرەوە ناو دەم بەڵامەکرێ لە هەندێک منداڵدا ئەم دەرچوونی دانە دوا بکەوێت هەتا تەمەنی 9 مانگی لە هەندێک دۆخە هەندێک جار زۆر بەکەنێکێتە تەمەنی 1 ساڵیش سەرەکەی مناڵەکە تەمەنی 1 ساڵە دانەکانی دەستەکا بە دەرچوون هەتا ئەم تەمەنەش ئاسایی ساڵێکیش کەوتە ئاسایی بەڵێ لە هەندێک دۆخە ئاسایە بەڵام بەگشتی لە 5 مانگونی و هەتاوەکو 9 مانگی ددان یەکەم ددان لە ناو ئێسکی شەویلگەوە پووکە دڕێنێت و دەرەکەوێت لە ناو دەمی مناڵدا ئەمە بە
پێنجسەد بەشێکین پرسیارەکە بەڵێ هەندێک دۆخێ لە هەندێک منداڵدا لەگەڵ دەرچوونی ددانەکە هەندێک کێشە دروستەکە بەڵێ بێتە هۆی بەرزبوونەوەی تا بەڵێ بێتە هۆی سکچوون بەڵێ بێتە هۆی بێتاقەت بوون و ڕزبوونی منداڵەکە ئەمەش حاڵەتی ئاساییە هەڵێ ئەو دروستبوونی سکچوونە زیاتر بۆی ئەوەیە کە مناڵەکە لەو کاتێ هەموو شتێکە باتە دەمی بۆی کە پەیوەندی بۆ نازانمەکە پەیوەندی بۆ هەبێ ئەوەی کە ئەمە ئیزانین ئەوەیە کە بەهۆیەوەی کە ددانەکە دەرئەچێت کە ئەو ددانە بڵین چۆن بڵێ لەژێر پوکەدان لە پوکەکەدا ئەی دڕێنێ باشە بۆی ئەو دڕانەوە لەش وەڵامەداتەوە بەشێک لە وەڵامەکانی لەش کە دەرەکە بەرزبوونەوەی تایە بەشێکی تر بریتە لە بێتاقەت بوونی گشتی و بەشێکی تر بریتە لە سکچوون باشنی بەڵام ناڵەکەش کرۆزە بێت ینی نازانمشی کرۆزیانی چی ینی هینە ئەگری زیاتر وەڕزەوێ بێتاقەتە بەشتێکی ئاساییە دایکان ئەتوانن با بڵین بەهۆی حەبی پاراستۆل هەربەت هەب لە مناڵە بەکارنانێت بۆی قەتری پاراستۆڵەوە کە لە کەسی پزیشکی پسپۆری دەرمانساز یا یاریدەری دەرمانسازە دەرمانخانەکانەوەری بگرن و تۆزێک لە نیشانەکانی کەم بکەنەوە باشە با پرسیارەکە لەوە دەستکەین ئێمە ئینمان کرد کە بۆی کە مناڵ لەو تەمەنەیە دانی دەرێت ئەی چ کاتێک باشە بۆ یەکەمی جار وەکو پسپۆرێک لەو بوارەیە کە من مناڵێکم هەیە تەمەنی گەشتە 6 مانگ لە بینی 6 مانگ بۆ ساڵێکایە دانەکانی خەریکە دەرێت بۆی بووینە بێت لە چ کاتێکە باشە یەکەم جار پیشانی پزیشکی ددان بدرێت کە بۆی بزانێت دانی ئەم مناڵە دانەکەی باشە یان نەیە پێویستیش ناکات ئەوەی ڕای جەنابتە بەنسبەت پیشاندانی پزیشکەوە لە وڵات بۆ وڵات نەخشەڕێ باڵێن کە زمانی ئینگلیزی پێدەوترە گایدلاین یان ئامۆژگارەکانی حکومەت دەگۆڕێت بەپێی سیستەمی تەندروستی وڵاتەکە بە پێوەیە ئەم وڵاتە کەرتی حکومی خزمەت گوزارەکانی دەمودانە بابڕێوە کەرتی هەلێی بابڕێوە بەڵام ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی لە ڕاکان لەسەرەوە کۆکن کە لە تەمەنی 1 ساڵیە مناڵ بۆ یەکەم جار بێتە لای پزیشکیدان بۆی کە مناڵ بڵین پزیشکیدان منداڵەکە ببینێت و بزانێت کە ددانەکانی دەرهاتوون بەڵام ئەمە مانایەوە ناگەێنەکەم پزیشکە زانێت ئەم ددانانە باشن یا خراپن فقط ئەوەی کە ئەو پزیشکە ئەبینێ کە ددانەکە هاتوتە دەرەوە ئەو منداڵە یەکترناسینی شێبێ لەگەڵ پزیشکی ددانە بۆی کە لەگەڵ گەورەبوون لە تەمەندا بزانێت کە سێگەنای پزیشکیدانە و دوجار کە گەورەبوو لی نەترسێ و هەروەها لەو کاتەیە کە ئەو منداڵە دەبرێتە لای پزیشکە ئەو دایکە فێر دەکرێت کە هەندێک بە ئاگایی لە دانەکانی منداڵەکە بکەوە هەندێک وا باشترە پزیشکان ئامۆژگاری دایکەکە بکەن لەسەر شێوازی شوشتنی دانی منداڵەکە و لەسەر شێوازی خۆراک پێدان چونکە ئێمە بیرمان نچێتەوە گرنگترین و گەورەترین کێشە لە ددانی منداڵدا کلۆربوونی ددانە و هۆکاری سەرێکی کلۆربوونیدان خواردنە منیستم مێ بەسەر ئەو پرسیارە دوو مۆزۆی تایبەتی وژان پێشەوەی پرسیارەکە بە تەواوەتی من جیای بکەمەوە ئاگاداری بینەرانی خۆشەویستیش دەکەین دەتوانن لەڕێ ئەو ژمارە تەلەفۆنانێکە لە بەردەوام لەسەر شاشەکەدا دەکەوێت ئەو پرسیار و پێشنیارانێکە یانوێ ئاراستێ بە ڕێز دکتۆر گوت ساڵە جافی بکەن تایبەت بە بواری بەرنامەکەی شۆمان ئاراستێ بکەن یەکەمیان بریتێلەوەی کە باسی پاکردنەوە کرد یا شۆردن نەکرد مناڵێک کۆرپەیە لە تەمەنیەوەیە کە دانەکانی دەراتووە چەندانێکی دەراتووە هێشتا شی دەخوا ئەو مناڵە پێویستی بەدام پاکردنەوە هەیە بەڵێ چۆن ئەگەر بە کشێشی گشتی ئەگەر ئێمە بڵێ ئێمە منداڵی ساوا باش هەتا تەمەنی 6 مانگی و کووتمان کرد تەمەنی 5 مانگ و نیمی ددانەکان دەست دەکات بە دەرچوون تا ئەو تەمەنە بە گشتی پێویستی بە هیچ شتێک نییە باش وا باشترە دوای تەمەنەوە ئەو دایکە کە ددانەکە دەسەکا بە دەرچوون لە دوای شیرپێدانی بە پارچەیەک ئەوەی کە پێڵەن گۆز یان شاش یان پارچەیەک پەڕۆ ئێمە ناڵین پەڕۆ گۆز ئێستا زۆرە لە بازاڕەکانە پارچێکی سوچی بۆ لێکاتەوە ددانەکەی بۆ بسڕ و فڕی بە بەڵام ئەمە لە زیاترین دۆخەکاندا ئەو منداڵانەی کە بە شیری قوتو گەوراکرێن زیاتر ئەو مناڵانە بەڵێ چونکە لێ کۆڵینەوە زانستەکانی شانیان داوە کە شیری دایک ددانی منداڵ کلۆر ناکە لەبەرەوە ئێمە پێش ئەوەی کە بڵین دایکە کە چۆن دانەکانی منداڵەکە بشوە زۆر دڵنیایی لەسەرواکەینەوە زۆر تاکید لەسەرواکەینەوە کە پێویستە دایکان شیری مەمکیان بدەن بە منداڵەکان نەک شیری قوتو باشە من یەمەوەسەر ئەو پێگاتەی خواردنەکە بەس پەیوەندی تەلەفۆنی وەرەگەم و یەمەوەسەر ئەو لایەنە سەرەتا کە عەبدوڵڵا وەردەگەم لە شای سلێمانی بەڵێ کە عەبدوڵڵا هەموو کاتێک باش کە عەبدوڵڵا بژی جانەکەم بژی جانەکەم وڵای پرسیارێکمە بوو لەوانەیە زۆر پەیوەندیشی بە بەرنامەکەتانەوە نەوێ بەڵام بۆ دانی گەورە بمبورە بەڵێ جان بڵێ
الحەمدولله کە دانم باشە بەڵام من جاری وا هەیە بەخێ ئیشۆرم بە شتێکی باشی ئەزانمەوە بۆ سپیکردنەوە و بە شتێکی بە گونجاوی ئەزانم بێت نازانم لە ڕووی تەندروستیەوە شتێکی چۆنە ئەو پرسیارەکان بوو تۆ هیچ پرسیارێ بۆ هەیە کاکتۆر بەڵێ باشە گیانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەر بتوانین وەڵامی کاکێ عەبدوڵڵا بینەوە دوایی بێمەوە سەر پرسیارێکی خۆشم بەڵێ پێویستی بۆ نیە خێو بەکاربێنێ ئەگەر خۆشی پێ ئاسوودێ بە بەکاری بێنێ ئەگەر پێی ئاسوودەیە بەکاری بەڵام پێویستی پێی نییە فڵچە و هەویر هەموو کارێ جێبەجێکات خەڵک وا تێگەیشتووە بۆی من زیاترین بێ ئەڵێ ئاوخێکە باشە لە بەرەوەی پاتاقیمە بەس خۆ ئایا فڵچەوەی دەکە هەویدەکە ماسوم مەبەسمە معجونەکەی ئەینە موادی تایە کە پارێزگاری لە دانەکە باشتیشی هەوری دان بۆ شێوە دروستەکرێ کە دانی منداڵ دانی گەورژ نەخۆشیەکان پارێزێ لەبەرەوەی ئێمە تاکە داواکاریمان لە هاوڵاتیانەوەی کە ڕۆژانە دووجار دانەکانیان بە فڵچە و بە هەویریکی ددام شۆن کە فلۆرایدی تیاابێ دوجار دەتوانین لە بوارێکە باسی وەش بکەین کە چۆن هەویرێکی بکڕین بەڵێ من شۆم سمەوازەڕین بێت باشە کەواتە با بێمەوە سە پرسیارەکەی خۆم ئەوەی جەنابەت کە ویستە بیوژێنیش بیتێ لە خۆراک و دان چەند پەیوەندی ئێساڵێ ئێمە خۆراک ئەوە نە پەیوەندی بە گەشەی مناڵەوە ئەگە مناڵە خۆراکیشی باشیە بێت گەشەی باشە بێت ئەی چەند پەیوەندی بە گەشەی دانەکەەوە هەیە بەڵێ یا بە پێکاتی دانەکەشەوە باسی وەشکی بە پێکاتی دانەکەەوە تەمان پێکاتی سەرەکی لە ددانەکاندا کە نزیکی لە سایە 96 بۆنەوە هەشتێتی کالیسیۆمە بەڵێ کالیسیۆم پێکاتی سەرەکیەتی و هەمووشمان نەزانین کالیسیۆم سەرچاوی سەرەکی کالیسیۆم لە شیرایە و باشترین سەرچاوی شیری دایکە بەڵێ و ئەو کاتی کە دایک دووگیانە لە قۆناغەکانی دووگیانیایە ئەتوانێت لەو کاتەوە کار بکە بۆ بەهێز بۆ پتە و دروستبوونی ددانی منداڵەکەی بەهۆی خواردنی سەرچاوەکانی بڵین بەرهەمەکانی سپیایی کەوتین لە شیر و ماست و پەنیر جگە لە هەندێک جۆری پەنیر کە پێوترێ پەنیری نەرم کەەوەش لە وڵاتی ئێمە کەمتر خەڵقی خوا بە تایبەتیش پەنیری بزن ئەویش بە تایبەتی لە سێمانگی یەکەمی دووگیانەکەیە هەتا توان دایکان بالەوە دوورکەونەوە بەڵام لەوە بترازێ بەرهەمە سپیەکان بەباشی بخۆن لە کاتی دووگیانە لەگەڵ میوەکاندا بە تایبەتیش گێزەر چکە گێزەرێکێکە لەو میوانەی کە هەم لە نرخە هەرزانە و هەم لە دەستکەوتنە ئاسانە و هەم لە ئامادەکردنە ئاسانە و سەرچاوەیەشی باشی کامزا و ڤیتامینەکانە و پاش ئەوە کە منداڵەکە دێتە دنیاوە هەتا لە پێش هاتە دنیاکەش لە کاتی دووگیانەکە دەسا بە خۆشحاڵیەوە لە کوردستانیش دایکان فۆلیک ئەسید وەرەگرن ماسی بەردەستە ماسیش ئەخۆن ئەوە زۆر زۆر باشە و لە دوای هاتە دنیای منداڵەکەش بە بەردەوام خواردنی باش بخۆن بۆی کە شیری دایکەکان باش پێ و زۆر دڵنیا زۆر ئێمە پێداگرین لەسەر و خاڵی کە هەتا تەمەنی شەشمانگی دایک جگە لە شیری خۆی هیچ شتێک بە منداڵ نەدا لە دوای تەمەنی شەشمانگیەوە ئەو کاتا توانێت هێدی دەستکە بە پێدانی ئاوی میوەکان ئەوەی کە خەڵک پێڵە شەربەت بەڵام مەبەستمان لە شەربەتی ئامادە نییە مەبەستمان لەوەیە کە پرتەقاڵێکە گوشی بۆ منداڵەکەت یا هەر میوەیەکی تر کە میوەی سروشتی بێ لەمەش ئەگەر دوو پەیوەندی زۆر دەمێکە لەسەر خەتە ئەگەر مەوارم بیت ئەو دوو پەیوەندی وەرەگمەوە هەر لەسەر خۆراکە پرسیارە دێکەمەوە یەکەم پەیوەندی وەردەگەم بەڵە فەرموو دیارە ئەو دوم پەیوەندی وەرەگەم غەمگین بەڵە فەرموو هەموو کاتێکە باش دەستخۆشم بەرنامە جوانەتان دێکم بژی یانەکەم پێما بێ بەرنامەکەش تا پەیوەندی بەوە نییە کە بەم ناڵێ بەڵام بە گەورەوە نییە بەڵە جان وڵای من دانێکم دەمێکە کلۆرە دانێکی عەفوو دانێکم دەمێکە کلۆرە بەڵێ سەدانە چەند دکتۆر ماکە دۆڵە هەڵی نەکێشی باشترە ئایەوە تا چەند چاکە هەڵی نەکێشی باشە ئەی پرسیارەکە بزادەڵی چی تۆ وڵای پرسیارەکەم ئەوێ دانەکەم بۆنی کردو ئایا هەڵی کێشم یاخود نەخێرا خود بڵێ باشە تۆ هیچ پرسیارێکی وت هەیە تەمەنت چەنە تەمەنم 26 ساڵە باشە گیانەکەم کاکسەداریش وەردەگەم بڵێ کاکسەدار کاتە باش هەموو کاتێکی باش کاکسەدار وڵای پرسیارێک بۆی لە جلەبی دکتۆرە ئەو مەحجوبانەی کە بۆ مناڵێ بە گۆرە بەکاری تێری هەیە مەترسی نییە بە خواردنی بکەی ئەز بکەی یعنی خراپی ئەوەیە بودوش بەڕاستی ئاوی سای مەزربەی خانە ئەومانەوە نەپیسە خوا ئاگادار بی خۆ دوای ئەوەی مەڵ خۆی بادی بێتەوە یعنی هەموو دیشی لەخۆشی زۆر باش لەخۆشتر بووە مشە کێشەیەکە بۆ ئێمە زۆر سپاس بۆ پەیوەندی بەعجوونەکە و پرسیارم بوو بەڵێ جان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە کاکە سەداجان سەرتا لە هین ئەفوو لە غەمگی خانەوە دەست پێ بکەم باسی واکە دانێکی کلۆرە زۆر بێکات حەزەکە دانی کلۆری هەڵکێشێت
ئەو بە شێوەیەکی عامل لە کۆمەلگای خۆمانە پێتەڵم هۆکارەکەش یەگەڵێ ئەڵێ یەکجار ئازارەکەم لە کۆڵە بێتەوە تۆ وەکو دکتۆرێکی دان ئەڵێ یا پسپۆڕی لە بواری خۆشتە ئەڵێ چی لەبارەی ئەوە ئەم نەدیتە باشە وایە ئازارەکە نەجاتیە بێت یەکجار بەدەوانەیە بەس کە پڕی کاتەوە ئازاری کە هەبێ ئەمانە ئەم تۆ چۆن جوابیانەیەیتەوە وە خاتوو غەمگینە بۆ ئەم هاوڵاتی تریش زۆر گرنگە پێشی بچی وەلای پزیشکێکی دان متمانەت پێی هەبێ باش ئەگەر متمانەت بە پزیشکەکەت نییە مەچۆ بۆ لای یعنی بێ متمانە سەرتا متمانە لە هەموو شتێک گرنگتر متمانە بە وتەکانی ئەو پزیشکە بێت باشە ئەبێ ئەو پزیشکەش هەر بڕارەکەت بۆدا ڕێز لە بڕارەکە بگری باش ئەگەر نا خۆی بەداخۆ هەستەکەم وردە لە وڵاتی ئێمە ئەگەر چێمە توێژنەوەیکی زانستیمانێ لەم بوارەوە هەڵبەت من نەمدیوە کە توێژنەوەیشی وا هەبێ کە باز لەوە بکە بۆچی خەڵک بۆ نەخۆشیێک ڕای زیاتر لە پزیشکێک وەرەگرێ بەڵام هەستەکەمەوە پەیوەندی بۆ بێمتمانەیە گەورەیەوەیە کە سەر لە کۆمەلگایمە لەسەر هەموو شتێک دروست بۆ نەگە لەسەر پزیشک بەداخەوە بەڵام وا باشتر پێشی بچی بۆ لای پزیشکێک متمانەت پێی هەبێ کە چووی بۆ لای هەر برارێکی بۆ دای ڕێز لە برارەکە بگرە و کارەکە جێبەجێ بکە ئەوەش کە پزیشکەکان دیارە دیوان ئەزان باشترین شت بۆ خاتوو غەمگین چییە خۆش تەزانی مەسەرەی دەمودان و هەر گشتی بواری پزیشکی ناتوانین تۆ بە پرسیار وەڵامی سەر تەلەڤیزیۆن وەڵامی بیتەوە هەتا و نەخۆشە نەبینرێت و هەتاوەکو لە نزیک من ئەوم زۆر هەموو وەڵامەکە تەنها ئەوەندێک کاک بێستون ئێمە نەکێشانی باش نازانم چکانێ حاڵەتێک کێشانی باشترە باشە هەنێ حاڵەت هەیە کێشانی بێگومان ئێمە هەمیشە هەموو کارێکاکەین بۆ خزمەتی نەخۆشێکین باشە هەڵبەت با نەڵین نەخۆش با بڵین هاوڵاتی باشە ئێمە بۆ خزمەتی هاوڵاتی کارەکەین هەر بڕارێکیش کە پزیشک ئەیدا لە پێناو تەندروستی هاوڵاتەکەیە ئەگەر ئێمە بزانین هەڵکێشانی ددانێک لە دەمی نەخۆشەکە باشترە لەمانەوەی لە دەمیدا ئەو پێڵین هەڵی کێشە ئەگەر ناگەر بزانین مانەوەی باشترە مانەوەی باشترە لە هەڵکێشانی ئەو کاتاڵین با بمێنێتەوە بەڵام بەمەرجێک کە ئێماڵی بمێنێتەوە چارەسەری بۆ بکەین نەک ئەوەی کە وەکو خاتونە داوبێداوێتی کە دانەکە چاڵ بووە و کە دانەکە بۆنی لێت و کە دانەکە تووشی کۆمەڵێک شتی ترە بێ نەک ئەوەی کە بڵێن ئەمە داینە و لێگەڕە و نابێت ئەبێ کە ئەڵێن هەڵی مەکێشە ئەبێ ددانەکەی بۆ چارەسەر بکەین لە هەر جارە چارەسەرێک کە پێویستە ئایا پڕکردنەوەی ئاسایی ئایا بڕنی دەماری دانەکەی و پێویستە بگەڕێنەوە دۆخێک کە کار بکات ئەو ددانە نەک تۆ شتێک کە لە ناو دەمی نەخۆشەکە واجێ بەری لەبەری کە ناتێ هەڵی پێشی باشە من دوو پەیوەندی تر وەردەگرم اون جای مۆسەر لای کاکسەدار سەرتەکە کامەران وەردەگرم لە شاری کەرکووک بەڵێ کاکامەران ئەم کاتتان باش هەموو کاتێککە باش کاکامەران زۆر سپاس وەڵام منداڵێکمان هەیە بڵێن چەندانێکی هەیە ڕزیوە بەڵێ چەندانێکی ڕزیوە باشە تەمەنی چ لە مناڵەکەتان کاکامەران وڵا ئێستا حالیان 4 ساڵە 4 ساڵە بەڵێ بەڵام لە تەمەنی 2 ساڵێ ئەو دانانەی ڕزیوە چەندانێکشی بڵێن چیسیە کرد و جراحەتێکرد بردمە لای دکتۆر وتی ئەبێ ئەو دانانە دەربێنین لەبەرەوەی جراحەتە ئەکا و سیابات ئەبێ دەری بێنین ناتوانین هاهات بێنێتەوە ئێستاش دانەکانی تریشی هەروە ڕەش ئەبێتەوە بەڵام چیس و جراحەتەکەی نەماوە ئەمە زۆر گرنگە باشە هیچ پرسیار شیری دایکی خواردووە شیری قوتوو شیری دایکی بەس شیری دایکی بەڵێ لەکەی وەشتی ترە خواب چکلێت وڵای چکلێت و شتە خوارد ئیتر مناڵیت مناڵ ئەی خوات دەمودانیە شوات دایکی بۆیە شوات خۆی شوات ئارە وڵا دکتۆر بۆیە شوێن بەردەوام هەموو ڕۆژێک 2 جار وڵایی هەموو ڕۆژنا بەڵام ڕۆژان ڕۆژ ڕۆژێک جار وایەگە بیڵێ ڕۆژی 2 جار بۆیە شوێن زۆر باشە خۆت لەگەڵ ناڕەکەتە دەمودان تە شوی کار کامەران بێکەوە چەنەرەوەڵە هەر زۆر باشە کارێکی باشە زۆر سپاس بۆ تۆ کاکەمەران دەچمە لای سنوور لە شاری سلێمانی بەڵە سنوور هەموو کاتێکە باش من دانم هەمووی نەخۆشە خۆت تەمەنە چەنە سنوور ئەگە دەنگی شەبەرزکەیتەوە من مەمنون نەبم 21 ساڵم 21 ساڵی باشە دانە هەمووی نەخۆشە بەڵە دەوری نۆ دانم دەرهێناوە نۆ دانە دەرێناوە ئێستاش پێنجیان بۆ دانام دەربێنم پاڵبەشم بەر گرێتەوە باشە ئێستا خۆ چی بکەم بۆی ئەو دانایەتم بەدەستنێم تۆ هیچ پرسیارە بۆی هەیە هیچ نەخۆشیشی هەیە هیچ نەخۆشیشکە نییە سنوور خان بێجگە لە دانەکە ناوەڵا ئەو دانانەی ماوەشما هەموو بەکردن ئێستا بزانم چ شتێ باشە بۆی ئەو دانایەتم بەدەستنێم بەڵێ باشە باشە زۆر سپاس سنوور خان پەیوەندیەکی تر وەردەگرم بەڵێ فەرموو ئەلو مەرحەبا مەرحەبا سەرچاو زۆر سپاس چۆنی
بلا فرمو بلا جملة فرمو. الو مرحبا. مرحبا ست شاوم بلا جملة. زحمة نبيل بسالة جملة دكتورة. جا فرمو. بلا جا من جملتها. بلا ركمت مني دمانجا. هیچ دانشتی در نهاتوە هیچ کێشەی هەیە؟ هیچ دانێکی دەرناتوە نییە؟ نەخێر. مناڵی هەیە؟ مناڵی ترە هەیە بێ زەحمەت؟ بەڵێ سیانی ترم هەیە. لەم گەورەترنەوە تاوان لەم گەورەترە بن. هینە ئەو سیانەی کە هیچ بەڵێ لە کاتی خۆیان دەرهاتوە بێ کێشە؟ ئەوان لە کاتی خۆیان زووتر دانیان دەرهاتە بوو؟ بەڵێ. بەڵێ. زۆر باشە مناڵەکە هیچ نەخۆشیشی مناڵەکەم شیری خۆم ناخوا شیری قوتووە خوا. شیری قوتووە خوا. شیری قوتووە خوا. هیچ نەخۆشییەکی نییە بێجگەلەوە؟ نەوەڵایی بەس قوڕگی گوێی یەشە معدەل چەند جار دکتۆرم بردووە گوێی یەشە هەستەکەم گوێی التیهابی هەیە. کێشە نییە. هیچ پرسیارێکی بۆ هەیە؟ گازەگرێ؟ مناڵەکەت گازەگرێ دەگەی گوێ لای کاکتۆرە خۆتە لەگەڵ کاکتۆرە قسە بکەیت. بەڵێ؟ بەڵێ کاکتۆر. گازەگرێ مناڵەکە؟ هەستەکەی بعضە جارێکا قپمان پیاسە فەلاماری شتەیات. باش. باشە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. من جارێگە ئەو بەڕێزانە پەیوەندیەکان ڕاگرم بۆی جوابیە و پرسیاریە و بەڕێزانە بەمەوە کاک سەردار نازانم چیت بۆی هەبوو؟ بەنسبەت ماجوونی دانی مناڵ و گەورەوە ئەمە توانێت سەرهەویریدان قسەی باش بکەین. باش. بەڵامەوە منەمەوێت ئێستا باسیکی چکە وا دیارە پەیوەندیەکان زۆرە بێت دوانێ من هەر پرسیاری خۆشم فریا نەکەم ئاراستی تۆ بکەم حەقی خۆی بەرێ بەس بە کورتی بۆی من دێم زۆر بابەتم بۆ دانایی کرد لەم بەنامەیە پرسیاری لێ بکەم بەڵام ئێتر ئارەزوی جەنابتە صاحب جەنابی ئێمە شتێکەکەین ئەوە نم داواکاری لە هاوڵاتیان هەیە تام تۆزە قساکەین باشە هەر کەسە زەحمەت کێشێت تا لای مەخسەلەکە بڕە ئەوەی کە ئێستا بەرنامەکە بینێ باشە هەویری دانەکەی هەڵگرێ و بیهێنە لە پاڵتە جەنەکە دانیشە هەتا من تۆ قساکەین بۆی بزانن چی ئەکەن بۆ لە مەولا باش جابام جوابی کاک سەردار بینەوە بەنسبەت ماجوونی دانی مناڵەوە هەویری دانی مناڵەوە گەر مناڵ قوتی با زۆر ئاساییە چونکەوا دروستکراوە کە مناڵ قوتی با زۆر ئاسایی هیچ کێشەیەکی نییە ئەو ئەمێ هەمیشە زانستی نوێی پزیشکی توێژەرەوەکان لە وڵاتی بەریتانیا لە دوای ساڵی 1970ەوە گەرچی زۆر نوێش نییە زۆر گرنگی بەوە دەن کە هاوڵاتیان لە دوای دەم و ددان شوشتن ئاو بە دەمیانە نەکەن نیکن بەڵێ باش بەڵێ ددانە دەشوی دوای ئەوە ئەو کەفە با بەدەمتەوە بێنێتەوە بنوو کەفەکەش قوت بەی زۆر زۆر ئاسایی و هیچ بۆ گەورە و بۆ مناڵ بۆ هەموو تەمەنێک بۆ هەموو تەمەنێک ئەو قوتانی ئەو هەویرە هیچ کێشەیەشی نییە بەنسبەت مەسەرەی ئەوی خواردنەوەکە بەڕاستیەوە کاری من هیچ بابەتە تێ ناگەم کاری بڵێ هاوبەشی وەڵامانەکە مناڵ نسبەتێکی ئاوی کەمە خوات من ئەمە بۆ هەموو مناڵی نەگەرەوانی دەبەنی خان لەگەڵ ڕێزمە کە بۆ کاک سەردار کە من باسی هەڵم دەبەنی خاناوایە زۆر زۆرم پێ ناخۆشە لە ناخی دڵمەوە کە پێم ناخۆشە کە ئاوەکەیان وا بێت بەڵام ئەتوان ینی مناڵی هەر شوێنێک پێویست ناکە ئاوێکی بدرێتێکە بە تایبەتیکە کۆربەلە بێت لەگەڵ ئاوی خۆمانە یەک بێت ئەتوانێت پاکشکرێتەوە چکە بۆچی نسبەتی ئاوەکەی کەمە بە نسبەت ماڵانی کەشەوە گەر ئاوێکی بدرێتێ ئەتوانێت بڵێن بۆ دەبێک ئاو بکۆڵێنێ تاکوماری دوای بۆی ساتکێتەوە ئەوە نە زۆر نییە وەکو گەورەکە کە چەند دەبەیەکی بێت منەوە نەپژینێک دەستخۆش بەڵێ بێمە لای کامەران لە کەرکوو باسی ئەو پرسیارە منی چەکە لە پرسیارەکانی منیشکە میزە ئارەسی جەناب بکەم و لە تەوری بەنامەکەشە تیا بچە مناڵە دانیان ڕزی بوو یا ئەوانی کە دانیان ڕەشە بێتەوە هەردووچان بەیەک وجا بیتەوە خۆکاری چیە لە مناڵان زۆر مناڵە بین دانیان ڕەشە بێتەوە کاک بەستون ئێمە ئەوەی کە فێری بووین خوێندومانە باش تەمەنی 6 مانگ هەتا 3 ساڵ باش کلۆربوون تیا باسێکە 3 ساڵ هەتا 16 باسێکی ترا سەر چاوە زانستیەکانی توێژینەوە لە دەمودانی منداڵان باش ئاماژە بۆ دەن کە هەر کلۆری بکەوێتە خوار تەمەنی 3 ساڵیەوە هەر خاڵێکی ڕشکێتە خوار تەمەنی 3 ساڵیەوە بە زمانی ئینگلیزی پێ دەوترێت early childhood caries ینی کلۆربوونی ددان لە منداڵی زوودا باش ئەمە بڵاوترین جۆری کلۆربوونی ددانە و دەکرێت بڵێن خراپترین نیشانە بەڵێ لەبەر کە منداڵەکە ئێجگار بچووکە بۆ ئەوەی کە ددانە شیرەکانی کلۆر ببن لەبەرەوەی کە ئەم ددانە شیریانە بەلای کەمەوە هەتا تەمەنی 6 ساڵی لەگەڵ ئاڕۆن هەندێکدان تا تەمەنی 11 ڕۆ لەگەڵ منداڵەکە لەبەر فریا ئەو کاتە ناکەوێت
بۆیە ئێمە کە ئەڵین دەموددان بشۆردرێ بۆ ئەم بابەتێ بۆی ئەم کلۆریە دروست نەبێت لە کێوە دەست پێەکەین لە تەمەنی 6 مانگیەوە دەست پێەکەین دایکەکە بە پارچەیەک شاشی پچکۆلانە دانی مناڵەکە ئێسڕێ کە بوو بە 7 و 8 بە هەر فڵچەیەک بێ و بە هەر هەویرێک بێ لە هیچ باشترە دانی مناڵەکە ێشوە وەکو یاری لەگەڵ مناڵەکەیە کە تەمەنی بوو بە 1 ساڵ لە دوای 1 ساڵەوە منداڵەکە فڵچەکە و هەویرەکەی درێتە دەست خۆی دانی